لە ڕاستیدا کاتی هەواڵی بردومانکردنی شاری شرناخمان بیست هەژانمانی هەمومانی هەژان وامان مەزن کرد کە ئەو شارە وەک هەڵەبجەی بەسەر هاتووە کوترایە بە فڕۆکەی فعلەن فڕۆکەکانی تورکیایی بردومانی شارەکەیان کردبوو بەڵام بەو حەزمە نەبوو بەس ئێمە وامانزانی عینی مەسئلەی هەڵەبجەی ئەو بوو بۆیە لێرە خەڵکەکە زۆر بەتوندی ینی زۆر خراپ پێتێکچوو بڕیار درا کە خۆپیشاندانێکی گەورە لە شاری هەولێر بکەین ئەو کاتا شێخەڵاو منطقەی نادی مۆزەفین یانەی فەرمانبەران شوێنی تەجەمعات بوو ئێمە لەوێن دەرێ کۆبووینەوە ئاسایشێکی یەکجار زۆر کە ئەو کاتە بەرەی کوردستانی بوو هێشتا نەبوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەرەی کوردستانی بوو ئەوانیش هێزێکی یەکجار زۆریان هێنابوو باوەڕتە بێ دایرەی کارەبا لە زاویەی بوو لە پشت یانەی فەرمانبەران بوو بە دۆشکە لە سەری دانیشت بوون بە دۆشکە بە سەیارەی لە دەوروبەرمان دەسوڕانەوە هێزێکی بە بێتامیش وروژا بووە ناوەکەی لە برادەرەکان زیاترم لەو کەسان لە خۆپیشاندەران زۆرتر بوون لەوێن دەرێ گرنگ ئەوەیە لە پڕێکی دیمان دوو کەسیان هێنا لە برادەرانی ئەو کاتە پارتی ئازادی بوون یەکیان ناوی کاکسامی بوو ئێستا نازانم ناوی ئارام بوو ئێستا ناوی سامی و نازانم کۆتوتە کوێن دەرێ ئی دووەمیان ئەوەیە کوڕێک بوو خەڵکی ڕۆژئاوای کوردستان بوو ناوی سەلیم بوو ئەویشیان هێنا هەردووک دیار بوو دەموچاویشیان بەخین داهات بوو ئەزیەتیاندا بوون ئەوە زیاتر ئێمەی وروژان تێک سوڕاین من دوو کەڕەت لەگەرد و ئاسایشەکان تێک ژیر بووم بەڵام خەڵک دەکەوتە بەینمان لێکی دەکردینەوە شەڕمان نەدەکرد بەڵام منیان نەگرت ئی دووەمیان ئەوەیە ئیتر بڕیار درا کە بچینە سەرجادا ڕێگەیان نەدەدا هەر بە بێتامی هاتنە ئەو کاتە کۆڵانی تووتنیشە بوو کەبابخانەی کۆسنجاق لەوێن دەرێ بوو ئەلەوێن دەرێ یەکجار قەرەباڕغێکی زۆریان دروست کرد ڕێگریان لە ئێمە کرد سیارە و مایاریان هێنا نازانم ئایا هەواڵانی پارتی ئازادی بوون ئان ئەو ژنەیە کە هات بەڕاستی ڕۆژنامەنووس بوو لە پڕێکدا ڕۆژنامەنووسێکی ئەڵمانی جلی کوردی لەبەر بوو بەڵامەکو شکل و شێوەی ئۆرپی بوو بەسەر سیارێکی کەوت و پاڵپانەکەی ئێمە و ئاسایشی ئەوە کرد ڕسم دەگرت ئاسایشەکان لەوە زۆر ترسان کشانەوە پاش یادی بەخێر هاوڕێ ڕەئوف ئاکرەیە ئەوەکەی لە کاک شاکری وەگرت بابی ئەو شیدان شاکرەی پڕۆکەکەی بڵێ دروشمەکانی وەرگرت و بە تەنیا چووە سەرجادەی بە تەنیا وا کردیەوە و چووە سەرجادەی کە ئەو چووە سەرجادەی ئەمن هیچ ڕێگایەک نەما بەعتیبار میوانی من بوو بەعتیبار هاتبووە لای من سەردانی من بکا کەچی هاتە ناو خۆپیشاندانەکە منیش ناچارم بچم لای بگرم ئەو کاک لە ڕەشەی ئێستا و کۆمەڵێک خەڵکی تری ئینسان لۆ خوای برێ ینی وڵات پارێز لە هەولێر هاتنە ناو خۆپیشاندانەکە تقریبا بووینە 7-8 کەس کە چووینە ناوجادا ئەو ئافرەتەش ئەو ژنێش دەستی بە ڕسمگرتنی ئێمە کرد ئاسایش دەستیان شل بوو بووە خۆپیشاندان تقریبا 56 کەسە تیدا کۆبوونەوە ئیتر خەڵکی تر هاتە دوێ ئێمە لە پێش یانەی فەرمانبەران ئیتیزاهمان بەرەو ئەوەی بوو کە بچینە پێش محافەزەی و بگەڕێینەوە ئیتر لە ڕێگا خەڵکەکی زۆر بەگەرمان دەکەت وردە وردە بە خەڵک بەورمان دەکەوت زۆرتریش دروشمەکان دژی بەعز بوو کە ئەو کاتە خۆتان دەزانن بەعز هێشتان ئاسەواری مابوونەوە تو دوو بوو کاریگەری لەسەر ناوچەکەی هەبوو کە گەیشتینە پێش ئاسایش هەواڵانی ئازادی پێداگیریان کرد گوتیان لێرە دادەنیشین دەڕۆن هەتا ئەو دوو هەواڵەمان نەدرێتەوە ئێمە زۆرمان داواکردن کەوە نەکەین فعلەن توانیمان ئیقناعیان بکەین بچینەوە لای هۆڵی میدیای لە پێش محافەزەوە ئەو جارە ئیتیزاهمان هات بەرەو هۆڵی میدیای هەتا گەیشتنەوە هۆڵی میدیای ئەو کاتە پارتی یەکگرتن بە مەزەندەم لەوێن دەرێ کۆنگرەیان بوو ئەوەی سێ حزبەکەی تێکەڵ بوو بە هەر حاڵ ئەوانیش چێ تەدەخولێکی ئەو تۆیان نەکرد ئیستیجابەشیان لەگەڵ ئێمەنەوە سەر لە نوێ گەڕاینەوە
ئەو برادرانەی کە لە کۆن پێداگریان دەکرد گوتیان دەبێ بچینەوە پێش پارێزگا لەوێن دەرێ دانیشتن بکەین داوای ئەو دوو برادرە گیراوەمان بکەین فعلەن ئێمە چوینەوە وێن دەرێ و دانیشتین و ئیتر لەوێن دەرێ بڕیاردرا کە وەفدێک تەشکیل بکرێتن من و خاڵ عەزیز بووین چوینە لای ئەو کاتە سەرۆکی ئاسایش یاخۆت بەڕێوەبەری ئاسایش قورشی شێرە بوو چوینە لای بە نادڵیەوە پێشوازی لێکردین بەڵام لەگەڵ هەموو حاڵەتێک خاڵ عەزیز قسەی کرد زیاتر لە کاتی قسەکردنەکە خاڵ عەزیز قسەی بۆ دەکرد گوتی ئێوە هەر هەمووتان تابووری پێنجەمن هەر هەمووتان پیاوی حکومەتن ئەو مناقەشەیە لە بینی خاڵ عەزیز و چ پێدەگوتری قورشی شێرەی دروست بوو خاڵ عەزیزش پێی گوتی کاکە گوناحت دەگاتێ زوڵمێکی گەورە لە خۆت دەکەی ئەو خەڵکە شۆڕژێڕە ئەو خەڵکە و وڵات پارێزە ئەو خەڵکە مەتالیبێکی هاتیتە پێش ئێوە و داوا کردی و ئێمەش هاتوین لەوەی بی لەو کاتە چایان هینا لەگەر چای هێنانەکەی زابتێک ئێستا ناوەکەم لە بیرنیە مقەدەم بوو ئەوەندەی دەزانم یەکێتی بوو هاتە بنگوێی قورشی شێرەی گوتی خۆپیشاندەران نیازیان وەیە بەردبارانمان بکەن قورشی شێرەش پێی گوتی بڕۆن بیان دوورنەوە قەتڵ عامیان بکەن بیان دوورنەوە منیش لا ئیرادی بەڕاستی پێم گوت ئەوە بڕیارێکی زۆر تند و بەرپرسیارەتیە چۆن دەکرێ خەڵک بکوژی بەس لە پێناوی ئەوەی بەردێکی لە جامێک دەگریان شتێک دەکاتن خاڵ عەزیز هەڵیدایێ گوتی کاکە جان ئەوە تەحملێکی مەسئولیەتی زۆر گەورەیە شێرەوە دەستی لەسەر شانی خۆ دەکەم من بە تەنیا تەحملی مەسئولیەتەکە دەکەم بەداخەوە دیار بوو ئەوان لە بینی خۆیان ئەو ماوەیە کە ئێمە لەوێ دانیشتم و شعاراتیان گوتبوو ئەویان کردبوو ئیتفاقات و قسەی خۆیان کردبوو کە لێمان بدەن خەڵکەشی زۆر هات بە منیشیان گوت کە ئێرە بەجێ بێلن لێتان دەدەین بە ئەوە هەستمان کرد چەکدار لەسەر بانی جوولەیان هەیە ئیتر هیچ ئامانجێکی نەبوو لەگەڵ خاڵ عەزیزی ناچار بوو خاڵ عەزیز چایەکەشی نەخوارد منیش لەگەڵی چایەکەم نەخوارد و هاتی نەدەری کە هاتی نەدەرێ لە پێش دەرکای خەڵکە وڵات پارێزەکە هاتن یەک لەوانە ئەو شەید نەژبیرە بوو پێی گوتین چتان کرد پێمان گوت ڕەئیان زۆر خراپە بەڕەئی ئێمە ئەگەر ڕێئی ئێمە دەکەن من زیاتر بەڕاستی قسەم کرد خاڵ عەزیز ودم گرتبووی نازانم نەیدەویست قسەیەک بکا پێم گوت ڕەئیان زۆر زۆر خراپە بە پەسەندی دەزانم حەودان خەڵکەکەی پەرت بکەن چونکە بەم سۆگەرمە تەقەی دەکەن باوەڕت بێ قاندرمەکان 2000 قاندرمە نەهاتمە خوارێ دەست بە تەقەکرا لە هەموو لایەکی تەقەکرا ئەوان دیار بوو بەرنامەی خۆیان هەبوو خوتەی خۆشیان هەبوو کەس نەبوو برای کەس هەر ئەوەندە مانزانی بۆ زیڕوهۆڕ و ڕاکە و ئەوە خەڵک گرتن و نەڕۆی و ئەویان دەگرت و لەویان دەدا و ئەو بەردەبەوە و من بینیم شەید نەشبیر کە بەربەوە بینیم ئەو داچی کوردستانیش لەگەر کوردستان کە مناڵێک بوو تقریبا عمریار 5-6 ساڵ دەبوو لە بن لەگەڵ ڕەسیفەکەی خۆیان جوت کرد بوو دیتر زیاترم نەدیت من و کاگرەوفیش بەرەو لای خەستەخانەی چین بەرەو لای سینەماکەی برێ لای خوارەوە ئێستا کە بەرەو مەزوزەرە ویسمان بەرەو ئەو لای بڕۆین و لە قەڵەباڕغەکەی دەرچین وەختێک دوو ئاسایش هات پشتی ملی کاگرەوفیان گرت لە کراسەکەی کراسێکی لەبەر بوو ڕایان کێشاوە دواوە منیش ئاها ئاوەڕم داوە بابڕتە بێ یەک دنیا کلاشیکۆف بە شەروارەکەم داڕۆیش دوو گولەش بە شەروارەکەم کەتبوو بەڵام خۆشبەختانە هیچ ئەوەی نەکردبوو ئەلەو کاتێک کە کاگرۆف گیرا دیتم سەیارەیەکی پیکاپ لەسەری خۆی دەدا لە خۆی دەدا دیار بوو کەسێکی ئاسایش کوژرا بوو بەوێ داڕەت بوو کارەساتەکە زۆرم ئاسات و ئەوە بوو دوو کەس لە ئاسایش کوژران شەهید نەشبیر کە کادرێکی پارتی ئازادی ئەو کاتە بوو خەڵکی ڕۆژ ئاوا بوو بەداخەوە ئەو یەکسەر شەهید کەت بوو ئەو کچەیە بریندار ببوو داچی بریندار ببوو گولەکە بەدەستی کەوتبوو لەسەری کچەکەیدا بوو ئیتر لەیلا
هەوا لەیلایان بردووە خەستەخانەی لەگە کچەکەی لە خەستەخانەی بوون ئیتر تەفاسیلی ئەو ورد نازانم چی بەسەر هات دوای 20 مان کچەکە شەهید بووە ئیتر لە خۆپیشاندەران دوو کەس شەهید بوونەوە بەڵام بە پێی قسەکانی حاکم و دادگای هەموو ئەوانەی لەسەرێ بوون کە ئامادە کرابوون تەقیان لێکراوە ئەو کابرا ئەوانەی لەسەرۆژ بوون زۆربەی زۆریان کۆنە مەفرەزە خاسەکانی سەددام بوون و بەڕاستی ئەو خەڵکەی کە کۆنە مەفرەزە و ڕەفی حیزبەکان و دەورێکی زۆر خراپیان دیت لە لێدانی ئەوانەی کۆنە پێشمەرگە بوون حولیان دەدا خەڵک بشێرنەوە حولیان دەدا خەڵک نەجات بدەن حولیان دەدا دەست نەوەشن لەو خەڵکەی کە دەیان ناسین منە مەسەلەن من بۆ دەڵێم دوو کەس سێ کەس لەو کۆنە پێشمەرگانەی کە لەوێندەری بوون هاتن ئاگاداری منیان کردنەوە گوتیان بڕۆن کورە لێتان دەدەن کورە خراپ ئەوتان نەگوت منیش ئەو قەنەعەتە لەلام دروست بووە بەڵام فریای ئەوەی ناکەوم کە خۆمان دەرباز بکەین بەداخەوە کێشەکە ئەوهای بەسەر هات پاشانەکو لە نەتیجەی ئەوەی دەرچوو زیاتر لە 50 کەسیان گرت بوو وردە ئیزنیاندان زیاتر لە 8 کەس تقریبا 15 کەسمانەوە یەک لەوانە شەهید ڕەوف بوو یەک لەوانە شەهید سەیفەدین بوو خەڵکی لای هیران و نازەنینێ بوو یەک لەوانە حەمەدەمین ناوێک بوو ژنەشی تربوونایی پەیمان بوو هەلەیلاش لەگەڵوان هاتەوە سزنی ئاسایش برێ زیندانی ئاسایش پیاوەکەی ئەو پەیمانەی گیرا ئێستا ناوەکەم لە یاد نییە زۆر بوون یانی تەقریبان 15 کەس مانەوە ئەوانە گیران بۆ ماوەی 3 مانگ زیاتر لە مانگی 8 تقریبان هەتا مانگی وەڵە 5 مانگ زیاتر بوو هەتا مانگی 11 ئازاد کران دوای ئەوەی کە شەڕیش وەستا ئێمەش تەبعاً وەزبەی دوای ئەوان گیران وەزبەیەکی زۆر گیران ئێمە 60 قسوور کەس بووین عینەن لە پێشەوان بەر بووین ئێمەش ئازاد کران دوای ئەوەی کە شەڕی بەرەی کوردستانی و هەواڵانی پەکەکەی وەستا ئەو خەڵکانەیان کە لەسەر تەعاتف و هاوسۆزی لەگەر ئەوە گرت بە زۆرتر تحقیقیان لەسەر ئەو مۆزوعەی دەکرد چێتان لەگەڵ بوو چێتان لە پشت بوو چیتان کرد بۆچی ئەوەتان کرد ئەو بابەتەشتانە بوو لە ڕاستیدا ئەو خۆپیشاندانەی خەڵکی شاری هەولێر لە بەرامبەر ئەو کۆمەڵکوژێ بوو کە لە شاری شەرناخ ئەنجامدا لەلایەن ڕژێمی تورکیاوە کە نزیکەی 150 کەسیتیا شەهید بوو کۆمەڵکوژێکی گەورە بوو لە بەرامبەر ئەو کۆمەڵکوژێ بوو دروشمی خۆپیشاندانەکە شەرناخ هەڵەبجەیە کوردستان یەک پارچەیە بەم دروشمە ڕێپێوان کرا و ڕێپێوانە زیاتر خەڵکی وڵات پارێز و نیشتیمان پەروەر و چالاکوانان و لایەنگرانی پارتی ئازادی کوردستان پاک ئەنجامدرا بوو بێگومان ئەم چالاکیەکی نیشتیمانی و نەتەوەی بە هەڵوێستێکی نەتەوەی و نیشتیمانی بوو کە لەلایەن خەڵکی هەولێرەوە ئەنجامدرا بەڵام ئەم چالاکیە بە شێوەیەکی تند و تیژ وەڵامدرایەوە بێ هیچ هۆکارێک کە لەلایەن چالاکوانانەوە یان لەلایەن خۆپیشاندارانەوە شتێکی نابەجێ کرابێت بە شێوەیەکی زۆر هێمنانە بەڕێوە ئەچوو بەڵام چەکدارانی ئاسایشی ئەو کاتەی بەرەی کوردستانی کە زیاتر چەکداری یەکێتی و پارتی بوون لەلایەن ئەم چەکدارانەوە تەشخەڵە بە خەڵکی خۆپیشاندار کرا سەرەتا دوو لە چالاکوانانیان گرت ئەمە بوو بە هۆکاری ئەوەی کە گرژی و ئالۆزی لە نێوان چالاکوانان و یاخود لە خۆپیشاندەران و ئاسایشی ئەو کاتە دروست بێ تەڵام دوای ئەوە ئەو خەڵکی خۆپیشاندار بۆ ئەوەی کە هەم ئەم دوو چالاکوانە ئازاد بکرێن هەمیش بوو ئەوەی کە ئەو شێوە نزیکبوونەی چەکدارانی بەرەی کوردستانی محکوم بکەن خۆپیشاندانەکەیان بردە بەردەم سەرای ئەو کاتە کە لە بەرامبەر پارێزگار بوو بێگومان ئەو کاتە شاندێک لە خۆپیشاندەران چوون بۆ ناو ئاسایش بۆ ئەوەی کە دانوستان بکەن لەم بارەیەوە بۆی کە ئەم دوو چالاکوانە ئازاد بکرێن هەمیش ئەو نزیکبوونانە ڕەخنە بکرێن بەڵام ئاسایش بۆ قازانجکردنی کات دەیانویست ئەو کەسانێک کە چوو بنە ژوورەوە ڕایان گرتن
تا بوو بە ئێوارە و تاریکایی داهات لەو ئانوساتەدا بە ڕێژنەی گولە هێرشکرایە سەر خەڵکی خۆپیشاندار بەدایان کەس ئەو کاتە بریندار بوون. دوو لە چالاکوانان یەک بە ناوی نێژبیر کە شەهید بوو، هەروەها مناڵێکیش بە ناوی کوردستان شەهید بوو و چەند کەسێکی دیکەش بریندار بوو و چەند کەسی دیکەشان هەر ئەو کاتە بە ڕەشبگیر کرد و گرتیانن. هەڵبەتە ئەم من بە بڕوای من ئەم ڕەشبگیری و کۆمەڵکوژی و هێرشە چەکداریە بۆ سەر خۆپیشاندەران لە بنەڕەتدا پێشتر بڕیاریان وەرگرتووە دیارە. ئامادەکاریەک بوو بۆ ئەو شەڕە ناوخۆیی ئەو شەڕێک کە بە شەڕی خیانەت بەناو دەکرد لە ساڵی 92 کە چواری دەی 92 هێرشکرایە سەر شوێنگە و بارگاکانی یاخود بڵێن کامپەکانی پەکەکە لەسەر سنووری باکوور و باشوور. ئەمە دیارە بڕیارێک بووە، پێشتر بڕیاریان داوە. هەڵبەتە ئەم هێرشە ئەم هەڵوێستە ناشیرنەی چەکدارانی بەرەی کوردستانی کە کردیان، ئەگەر ئەمە نەکرا بووە ئێستا خۆپیشاندەرانی خەڵکی باشووری کوردستان ئەم شێوازە خۆپیشاندانە ئارامە ئەم هەڵوێستە نەتەوەی نیشتیمانی خەڵکی بە هەولێر و خەڵکی باشووری کوردستان فراوانتر دەبوو، زیاتر دەبوو. تەنانەت ئەمڕۆ داگیرکەرانی کوردستان بە تایبەتیش تورکیا ئاوا بەم شێوەیە هێرشی ناکردە سەر کوردستان بێباکانە، خەڵکی مەدەنی ناکوشت، ژینگەی کوردستانی وێران ناکرد. بێگومان ینی ئێستا لە باشووری کوردستان دەیەوە ئازانن کە داگیرکەری تورک لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی، لە ڕووی استخباراتی، لە ڕووی عسکەری هەژمونێکی زۆری لەسەر باشووری کوردستاندا کردووە و ئیرادەی سیاسی لە باشووری کوردستاندا نەهێشتووە. بەڕای من هۆکاری سەرەکی ئەمە بوو کە باشووری کوردستان کە دەسەڵاتدارانی باشووری کوردستان هەل لە سەرەتاوە نەیانێت خەڵکی باشووری کوردستان گەشە بە فکری نەتەوەی و هەستی نەتەوەی و هەڵوێستی نەتەوەی و چالاکی نەتەوەی و نیشتیمانی بدەن. ئەمە هۆکارێکی سەرەکی بوو.